ئامێری ئاگرکوژێنەوە بە یەکێک لە مەرجە سەرەکیەکانی سەلامەتی لە کاتی نوێکردنەوەی پشکنینی ساڵانەی ئۆتۆمبیل دادەنرێت. لە قەزای سۆران بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بەپێی ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی ناوخۆوە پێیگەیشتووە ڕێگە تەنیا بە 5 جۆری ئامێری ئاگرکوژێنەوە دەدات کە لە ئۆتۆمبیلدا هەڵبگیرێت. بەو پێیە هەر کۆمپانیایەکی دیکە ئاگرکوژێنەوەی جۆری دیکە بفرۆشێت ڕێگەی پێنادرێ و ئامێرەکەش قبول ناکرێ. لە سنووری قەزای سۆرانیش تەنیا یەکێک لەو کۆمپانیایانە لقی هەیە، ئەمەش بووەتە گرفت بۆ هاوڵاتیان. هەتا ئێستا ئەو شوێنانەی کە ڕێگا پێدراون زمنی ئەو نووسرانەوە کە بۆمە هاتیینە ئەو شوێن پێنج شوێنانەیە کە لە هەولێر و سۆران هەنا لە هەموو کوردستان ئەو ڕێگایان پێدراوە کە کەلوپەلی بەرگری شارستانی بفرۆشن. ئەوێ دیتر ئەمە ئەگەدارمان کردینە یان دەبێتن سەردانی وەزارەتی ناوخۆ بکەن خۆیان بگۆنجن لەگەڵ ئەو تعلیماتانە و تعلیمات وەزارەتی ناوخۆ وەرگرن و ڕێنمایی وەرگرن و مۆڵەتی وەرگرن، ئەگەر نان دەبێتن ڕێگا لێ بگریتن و قەدەغە بکرێن کە کار بکەن لە کاروباری بەرگری شارستانی. بەڕێوەبەری کۆمپانیای پشکنینی سەلامەتی ئۆتۆمبیلیش لە سۆران دەڵێت لەگەڵ جێبەجێکردنی ئەو بڕیارەدا کێشەیان بۆ دروست بووە. پرسیاریش ئەوەیە کە بۆچی ڕێنماییەکە تەنیا لە سۆران جێبەجێ دەکرێت. بەێ ئۆستاز بەخۆ ئەگەر بێ حقیقەتی نەیەک کۆمپانیای ئەوە نووسراوەکمان لۆهاتێ لە بەرگری شارستانی سۆران نابی ئاگرکوژینەوە کردنە حەریق قبول بکرێت لە هەوڵاتێن لە برادەرەکانی شۆفێر ئەگەر یەک لەو کۆمپانیانە بیتن 4 کۆمپانیا بوو ئێستا بوویتە 5 کە ڕێ پێدراون. لەبەر هەندێ طبعاً ئەمەش بڕیارەکە تەنفیزمان کرد لە ماوەی تقریباً 10 ڕۆژان گرفتێکی گەلێک گەورە لە بۆ خەلکی دروست بوو، مشکلی گەورە لە خەڵکی دروست بوو. کێشە کەس لە هەندێدایە کە ئەو بڕیارە بەس لە سۆران تەنفیز دەکرێت. ئێستا بە خۆمان 5 لقمان لە هەولێر هەیە، 2 لە دهۆک، 1 لە ئاکرێ ئیخۆمان PVI، بێژگە لە ئەوەی لە دۆکان و ڕانیە و سلێمانی ئەو بڕیارە بەس لە سۆران تەنفیز دەکرێت. ئەم شۆفێرە بۆ دەرچوون لە پشکنینی مەرجەکانی تونند و تۆڵی ئۆتۆمبیلەکەی ئامێرێکی نوێی ئاگرکوژێنەوەیان لە زۆری دیاریکراو پێکڕیوە. کەچی سەیر و سەمەرەی ئەم ئامێرە ئەوەیە مێژووی دەرچوونەکەی ساڵی 2019 لە کاتێکدا هێشتا مانگونی وێکی ماوە پێ بنینە ساڵی 2019 لە کاتێکدا بەپێی ستانداردی جیهانی دەبێت مێژووی دەرچوونی هەر ئامێرێک هەر ئەو کاتە بێت کە تیایدا دروست کراوە. عریقی خۆم علیقی کەون پارم لێرە کردی ئێستا دەرێن بەسەر سۆ ئەرێن سینیا یەکەکی دیکەیان پێکریم چۆم کریتم تاریخی 2019 هێشتا مایتی 2019 نەهاتیە نازانم وەڵڵا هێشتا نەچوومە لە ژۆرەدا خۆ لێم وەردەگرن لێم وەرناگرن ئەدی ئەو پارەیان وەرگرتێ و عریقیشیان دایمێ. پشکنینی ساڵانەی سەلامەتی ئۆتۆمبیل هۆکارێکە بۆ سەلامەتی شۆفێر و ئاگاداربوون لە کەم و کورتیەکانی ئۆتۆمبیلەکەی. بەڵام لە قەزای سۆران ئەم پرۆسەیە خەریکە بێتە بابەتێکی بازرگانی بۆ بەرژەوەندی کۆمپانیایەکی دیاریکراو، بەتایبەت کە کراوە بە مەرج بەسەر شۆفێرانەوە چەند زۆرێکی تایبەت لە ئامێری ئاگرکوژێنەوە بکڕن. جێبەجێکردنی ئەم بڕیارەش تەنیا لە سنووری سۆران چووەتە بواری جێبەجێکردنەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.